ئەم قسانەی ئێوە زیانی بۆ قەوارە سیاسیەکەی هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەم قسانەی ئێوە زیان لە قەواری هەرێمی کوردستانە گەێنێ؟ من پێم وایە هیچ کەسێک بە ئەندازەی پارتی و یەکێتی زەرەری لە قەواری هەرێمی کوردستان نەداوە. هیچ کەسێک بە ئەندازەی پارتی و یەکێتی زیانی بە ئەزمموی هەرێمی کوردستان نەگەیاندووە و زیانی بە هەستی نیشتیمانی خەڵک نەگەیاندووە. جگە لە پارتی و یەکێتی کێشەڕی ناوخۆی کردو مناڵی خەڵکی کوشتووە. یەکێتی و پارتی 33 ساڵ ڕێگرن لەوەی کە ئێمە سوپایەکی نیشتیمانیمان هەبێت. ئەمە زەرەر لە قەواری هەرێم. ڕێگرن لەوەی دادگایەکی نیشتیمانیمان هەبێت، ڕێگرن لەوەی زانکۆیەکی نیشتیمانیمان هەبێت. هەموو شتێکی ئەم وڵاتیان دابش کردووە. کێ زەرەری لە قەواری هەرێمدا؟ مەسەلەن ئێستا بەرپرسێکی بۆ نمونە دژە تیرۆر ئێرە لەولا ئەمری گرتنی هەیە، بەرپرسێکی دەستگای زانیاریش ئەمری گرتنی هەیە، جێگری مەسئولی دەستگای زانیاریش ئەنجومەنی ئاسایش و ئەوانە ئەمری گرتنی هەیە، 100 زابط لەم لا ئەمری گرتنی هەیە و 100 لەولا ئەمری گرتنی هەیە و فلان و فلان. چ شتێکی ئەم وڵاتیان دابش نەکردووە ئەبان نە ئێمە نە کەس کە زیانی لە قەوارە نەداوە.